بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەگەڵ بەڕێز کاک محەممەد حەکیم ئەندامی یامڵن کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی قسە دەکەین لەسەر کۆمەڵێ پرسی هەنووکەی تایبەت بە هەرێمی کوردستان. سوپاس دەکەم بەخێر بە کاک محەممەد. با لە کۆمەڵی ئیسلامیەوە دەست پێ بکەین. کۆمەڵی ئیسلامی هەر لەوەتایی دادەمەزرێت یا دامەزراوە ڕوبڕووی کۆمەڵی ڕوودا و بۆتەوە کە هەندێک وەسفی دەکەن بەوەی کە هەم قورس بوون و دوجاریش خەتەرناک بوون بەوەی کە ڕوبەڕووی ئەوە دەبێتەوە کە سەرکردەکانی تیرۆر بکریان سەرکردەکانی بەرفێنرێن. خۆت دەزانی دوێنێ ساڵیات یا ڕفاندەکەی مامۆسالی باپیر و هاوڕێکانیەتی یا ڕوبەڕووی ئەوە دەبێتەوە کە لە ساتەوەختێکدا کۆمەڵە کەوادری بەدەستە جەمعی لێ بژیرێ. ئەمانە بۆ ینی ڕوبەڕووی کۆمەڵی ئیسلامی دەبنەوە یا بوونەتەوە ئەمەیانی چی؟ بسم الله الرحمن الرحیم. ئەو سەرکردانەی کە لە پشت دروستبوونی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوون نەخشە و پلانیان وا بوو کە کارێکی نوێی ئیسلامی لە کوردستانە ڕاگەێنن. هەر کارێکی نوێ وەکو چۆن منداڵێکی نوێ دێتە دنیاوە ژانی هەیە، دەبێت بەو ژان و ناڕەحەتیا تێپەڕێ. ئەم پێم وایە سروشتی کاری نوێ، سروشتی کارێکی تازە ئەوەیە کە دەبێتەوە باجەکەی بدەیت و ناڕەحەتی ببینی. بۆیە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سەرەتای ڕاگەیاندنیەوە لەبەرەوە نەخشەی کاری گۆڕی. هەندێک پێیان وایە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هاتنی هێزەکانی ئەمریکا و داگیرکردنی عێراق نەخشە و پلان و استراتیژەتی کاری لە لایەنێکی چەکداری بۆ لایەنێکی سیاسی گۆڕی. ئەمەڵێم ئێمە سەرەتای دروستبوونی کۆمەڵی ئیسلامی کە گفتوگۆمان دەکرد هەمومان لەگەڵ مامۆستا عەلی باپیردا باسمان لەوە دەکرد کە ئێمە بگەڕێنەوە ناو شارەکان، کاری بانگەواز، کاری جەماوەری، کاری ڕێکخراوەی خۆمان بکەین. ئەمە نەخشەیە بوو بۆ دروستبوونێکی نوێ یان گۆڕانکاریەکی نوێ. ئاسایە و ناڕەحەتانش کە بێنە ڕێگات کاتێک کە تۆ استراتیژێتت لە کارێک و بۆ کارێکی کە دەگۆڕی. ئەوانەی کە هاتنە ڕێگای کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەموویە کۆمەڵ دواتر بە وێنەیەکی تر، بە گەورەیەکی تر، بە نوێبنەوەیکی تر هاتوتەوە. ئەگەر لێرەوە بووستێنم قسە لەسەر ئەوە بکەم. هەڵبەت ئەو ڕووداوانە بە شێوەیەکی دراماتیکی دوا بە دوای یەک و بە شێوەیەکی خرایانی بە دوای یەکتر داهاتوون. ئەمانە چیان لە کۆمەڵی ئیسلامی کرد؟ کۆمەڵی ئیسلامیان زیاتر ناساند و گەشەی زیاتری بە کۆمەڵی ئیسلامی کوردستاندا. هەندێک بۆیان دەزانی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕێگی نییە لە ناو جەماوەری کوردستاندا. بە هەڵکاندنی کۆمەڵ لە ناوچەیەک بۆ ناوچەکانی تر کۆمەڵی ئیسلامی پوکێتەوە. بەڵام هەردوو خۆپیشاندانەکەی سلێمانی و هەولێر بۆ ئازادکردنی مامۆستا عەلی باپیر، ئەوەی بۆ لایەنە سیاسیەکان بە تایبەت پارتی و یەکێتی سەلمان کە کۆمەڵ ئەو حزبە نییە بریتی بێ لە چەند هەزار چەکدارێک و بە نەمانی چەکەکانیان ئەپوکێتەوە لە کوردستان و نامێنێ بگرە کۆمەڵ و ڕەگ و ڕیشاڵی هەیە لە نێو جەماوەری کوردستاندا پتر لە 50,000 خۆپیشاندەر لە سلێمانی ئاماژەیەک بوون نەک بۆ هەر بۆ دەسەڵاتی داگیرکرد لە عێراقدا کە ئەو سەرکردەی گیراوە خاوەنی جەماوەرێکە لە هەرێمی کوردستان کە دەبێت بە هەند وەربگیرێ و دەبێت جێی اعتیباریان بێ و هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. پێم وایە بەوەی کە بینیان ئەو کات دەرکەوت بۆیان کە کۆمەڵی ئیسلامی کوردستان دەبێت حساباتی نوێی بۆ کرێ و ئەو حساباتانەی لای ئەوان کراوە. ئەمەش بە بەڵگەی قسەکردن ئێمە کە لەگەڵ مام جەلالە قسەمان کردووە، کە لەگەڵ کاک کۆسەتا قسەمان کردووە، دواتر لەگەڵ پارتی قسەمان کردووە. ئەوانە قسەی خۆیانن دەیکەن و بێمە بۆ ئەم قسانەمان بەڵگەی قسەی ئەوانمان پێەیە کە فعلەن ئەوان خوێندنەوەیان بۆ کۆمەڵ دیارە پێشتر هەڵە بووە. زۆر چاکە. ئەگەر ئێستا قسە بکەین لەسەر هەرێمی کوردستان و ئەو واقعی کە تێیدا ینی
هەرێمی کوردستان پێیدا تێدەپەڕێت کۆمەڵی ئیسلامی ئەم واقعی ئێستا چۆن دەبینێ؟ ئەو واقعە ئێستا هەرێمی کوردستانی تێدایە واقعەیەکە کە هەموو تاکێکی کوردی دەبینێ، واقعەیەکی چەقبەستووە، واقعەیەکە کە لە نێوان دوو هێزە ڕکابەری هەیە. هێزێک دەوێت هەموو بارەکە وەکو جاران بێ، بارودۆخەکە وەکو جاران بێ، هیچ گۆڕانکاریەک نەبێ، و هێزێک تەتەڵوعیەوەی هەیە کە دەبێمە گۆڕانکاری بکەین، دەبێت سیستەمی حکومڕانیمان دیار بێ، دەبێت دەستورمان هەبێ، دەبێت موسساتی دەوڵەتمان لای کەم پاش 25 ساڵ دەبێت ڕوون بێ، دەبێت دەسەڵاتی دادوەریمان وردە دەسەڵاتی هەبێ و بێلایەن بێ، و هەروەها خاوەنی هێزێکی پێشمەرگەی یەکگرتوو بین کە هین نیشتیمان بێ، هین حزب نەبێ، و خاوەنی هێزێکی ئەمنی بین کە هین نیشتیمان بێ، هین هەموو تاکێکی هەرێمی کوردستان بێ، و هین حزب نەبێ و حزب فەرمانی پێ نەکا و پارێزەری ئەمنیەت و ئاسایش بن لە گەمە سیاسەکان تێوە نەگلێن. زۆر چاکە، بەڵام ئەم دوو بۆچوونەیان ئەم دوو هێزەی کە بەڕێزت باست لێوەی کرد دوجار ینی پرۆسی سیاسیان لە هەرێمی کوردستان تووشی چەقبەستن کردووە. ئێوە تا چەند ینی بەشێکل لەم چەقبەستن و لەم دۆخە نەخوازراوەکە هەموو شتێکی ڕاگرتووە لە هەرێمی کوردستان؟ کاتێک کە جەماوەری کوردستان متمانەی خۆی بەلایەنە سیاسەکانەدا لەسەر خشتەیەکی کار لەسەر کۆمەڵێ بەڵێن ئەو متمانەیەدا مە پێش هەڵبژاردەکان ئەمەی کە ئاماژەم پێدا هەر لە سیستەمی حکومڕانی و هەم لەو بەدامەزراوەکردنی کوردستان ئەمانە دروشمی ئێمە بوون وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان. کاتێک کە لە دامەزراوەکان بەشدار دەبین لە پەرلەمان بە دەنگی خەڵک، لە حکومەت بە ئیتفاقیەکی سیاسی، دەبێت داکۆکی لەوانە بکەین کە بەرزمان کردوتەوە و خەڵک لە پێناو ئەوەدا دەنگی بە ئێمە داوە ئێمەی گەیاندوتە ناو حکومەت و یان ئێمە گەیاندوتە پەرلەمان، و لە هەر دامەزراوەکی تر کە نوێنەری ئێمەی تێدا بێ، پێداگیری ئێمە بەرامبەر بە پێداگیری تەرەفی تر لەسەر مانەوەی بارودۆخەکە وەکو خۆی بەڵێ تووشی چەقبەستووی کردوین، بەڵام دەبێت جەماوەر حکوم بدا ئایا ئێمە هەر لەبەرەوەی تووشی چەقبەستووی نەبین دەبێت هەموو قسەیەک و هەموو بۆچوونێک و هەموو بڕیارێک قبول بکەین؟ فعلا ئێستا ینی ئێوە ڕوبڕووی ئەوە بوونەتەوە کە دەڵێم ئێوە وەکو بۆچوون ینی ئەمن وەکو بۆچوون باست بۆ دەکەم، ئەمن وەکو خودی کۆمەڵی ئیسلامی قسە ناکەم، باسیەوە دەکەم کە چەقبەستۆکە بۆ ڕوویداوە لەبەرەوە کە بەڕایەتی لە نێوان دوو بۆچوونا هەیە، بۆچوونەکانیش ڕوونن لە هەرێمی کوردستان، هەر نەبێت لەم مەقتەعە زەمەنیە کە ئێستا ئێمە تێیدا دەژین و ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆکاری گەیشتنمان بەو چەقبەستوە سیاسی. بەڵام خەڵک چاوەڕوانی ئەوەیە کە ڕۆژێک هەڵێ بەسەر ئەم دۆخی چەقبەست نەدایانی ئەم بەستەڵەکە بتوێتەوە، ینی تاکوێت تا چەند دەکرێت ئەم دۆخە ئەم بەستەڵەکە درێژە بچێشەیە؟ دەکرێت کاتێک دەکرێت هەڵگرانی ئەو دوو بۆچوونە دەست پێشخەریان هەبێ و مرونەتیان هەبێ و لە خاڵێکی هاوبەشدا کە جێ ڕەزامەندی خەڵکی کوردستان بێ بە یەک بگەن و لەو چەقبەستووە سیاسیە دواتر داراییە ڕزگارمان بێ. بەڕێزت پێ وایە تا ئێستا لایەن ناکۆکەکان بۆ ئەوەی گفتوگۆ بکەن دانیشتن زیندوو بکەنەوە تا ئێستا ینی دەستیان نەبردو بۆ ئەو خاڵە هاوبەشانەی کە دەشەیانی لەسەری کۆک بن؟ من پێ دوایە تا ئێستاوە نەکراوە؟ پێم وایە دەستی بۆ نەبراوە، بەڵام دەبێت دەست پێشخەریەکان تا ئێستا چاوەڕوان کراوە کە بەڵام کاک مەسعود بە نمونە لە نوێترین پەیامیدا کە بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە بەڵاوی کردەوە قسە لەسەر ڕێفراندۆم دەکا کە داوا لە لایەنە سیاسیەکان دەکا هیچ نەبێت لەسەر ڕێفراندۆم جارێشکە گفتوگۆ بکەن دابنیشن، یعنی ئەمە بەس نیە بۆ ئەوەی ببێ بابەتێک تا بەهۆیەوە هەمووتان کۆ ببنەوە و قسە. کاک مەسعود قسەکانی جوانن، بەڵام دەبێت کردەوەی جوانیشی لەگەڵ بێ. کاک مەسعود بە ئەترافی سەرکردەکانی پارتی دیموکراتی کوردستان بە بڕیاری ئەو ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کراوە و بارودۆخەکە بەوە گەیەنراوە.
بەڵێ پارتی لە نێوان دوو بژاردەیە خراپەکەی وانە خراپترەکەی بەلاوە ناوە خراپەکەی بژاردووە ئەمە شتێک نییە بوتانیان بۆ بکەین وازانم سەرۆکی حکوومەت بۆ خۆی لە چەند مناسبەیەک ئەعلانی کردووە ئێمە ناچار بووین لە دوو بژار زەمان لەبەردەست بووە خراپ و خراپتر خراپمان هەڵبژاردووە باشە چاکیان کردووە کە خراپیان هەڵبژاردووە دەکرێت دەست پێشخەریش لەوانەوە بێ بە تایبەت خودی کاک مەسعود دەتوانێت ئەو قسە باشانە ئەو چاوەڕوانە چاکانە کە لەلایەنە سیاسەکان هەیەی بۆ خۆشی جوڵەیەکی تێدا زۆر چاکە لە بەرامبەر پەیامەکەی ئەم جارەیدا کاک مەسعود حەز دەکەین هیچ بەدەنگاوە هاتنێشی نەبێت لەلایەنە سیاسیەکان و وەکو چۆن لە جارەکانی تردا هەیبوو پێ دوایانی کاک مەسعود لە پەیامەکە تێگەیشت بێ ئەم پێم وایە پەیامەکە ڕوونە و جوابەکان پێش داواکاریەکان ڕوونە بۆ لایەنی بەرامبەر کاتێک کە تۆ بارودۆخەکە وەکو جاران چەق بەستووە هیچ پێشنیارێکی نوێ نییە هیچ دەستپێرخێرێکی نوێ نییە بانگێش بۆ کۆبوونەوە من پێم وایە ئێستا هەلومەرجی حتا هەلومەرجی پێشوت کۆبنەوەی پێشووتر نییە کۆبنەوەی ناسرااو بە حەفدە حەزبەکە لای کاک مەسعود چکە و کات یەکگرتوش بەشدار بوو وایەکێتی نیشتیمانی کوردستانی بەشدار بوو ڕاستە ئێستا و دوولایانە احتیمالە گریمانەی بەشداری نەبوونیان ببەستنەوە بۆی کەوا گۆڕان و کۆمەڵ بەشدار نابن بەس بۆ خۆیان لە نێو خۆیاندا کۆمەڵی گۆڕانکاری هاتوۆتە ئاراوە کە بۆ خۆیانش بەشدار نەبن لە یەکگرتو کۆنگرێ یەکگرتو بە خواستی دەنگدەری یەکگرتو ئەوە دەخوازێت کە یەکگرتو سیاسەتێکی تری هەبێ لە بەشداری و تێڕوانێکی تری بۆ ئەو کێشە سیاسیە چەق بەستووە هەبێ هەروە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە قۆناغی کۆبنەوەی حەفدە حەزبەکەدا نییە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان اتفاقەیەکی استراتیژی هەیە لەگەڵ گۆڕاندا و بڕیاری بەشداربوون و بەشدار نەبوونیان بۆ هەر لایەکیان بەستراوە بە ئەویترەوە بەڵام لە بەشدار نەبوونە بە پێی ئەم دۆخەی کە ئێستا هەیە یەکێتی نزیکترە کە ڕای گۆڕان هەڵبژێرە لە بەشدار نەبوون نەک گۆڕان ڕێی یەکێتی هەڵبژێرێ لە بەشدار بوون زۆر چاکە یەکگرتووی ئیسلامی قسە لەسەرەوە دەکات کە بیرۆکەی دەست پێشخەریەشیان گەڵاڵە کردووە بۆ ئەوەی جارێکی تر لانی کەم پێنج لایەنەکە کۆ ببنەوە چۆن ئەم دەست پێشخەریە دەبینن ئەگەر تەرح بکرێت هەر دەست پێشخەریەک ئێمە پێشوازی لێ دەکەین وەکو بنەمایەک ئێستا پێویستیمان بەوەیەکەوە دەست پێشخەری نوێ هەبێ یەکگرتووی ئیسلامی کوردستان توانی دەست پێشخەرێکی وا بکە کە لایەنە سیاسەکان کۆکاتەوە جێی دەستخۆشیە و ئێمە وەکو مەبدەئی کە مامۆستا سەلاحەدین لەگەڵ مامۆستا عەلی بادپیر باسی کردووە مامۆستا عەلی بادپیر هەمان قسەی کردووە کە ئێمە پێشوازی لە هەموو دەست پێشخەریەکە دەکەین بەڵام دواتر حتمما ناوەڕۆکەکەی قسەی دو قسەمان بۆ دروست دەکات ئایا ناوەڕۆکی دەست پێشخەرەکە تا ئێرە ئاگاتان لە بیرۆکەکە ئەگەر هەر بانگەشەیەک ئێمە نازانین بیرۆکەکە نازانین تەنها ئەوەیە کە مامۆستا سەلاحەدین دەوێت لایەنەکان کۆکاتەوە یان دەوێت بەرنامەیەکی هەبێ بۆ ئاساییکردنەوەی وەزعەکە ئەو بەرنامەمان نەبینیوە بەڵام مامۆستا سەلاحەدین پێش دەژن فیدراسیۆنی ڕێکخراوەکانی سلێمانی کە هاتوونە بۆ لامان بەڵێ ئەوان مەشروعیشیان پێ بۆ فیدراسیۆنی ڕێکخراوەکان بەڵام ئێمە بۆ هەمویان دواتر تەماشا دەکەین تەماشای مەشروعەکە دەکەین زۆکو بنەما بۆی نەوترێ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئاساییکردنەوەی وەزعەکانی ئێمە پەرۆشین وەزی هەرێمی کوردستان ئاسایی کرێتەوە ئەو من لێرەوە دەڵێم ئێستا کاتی ئەوەیە زۆر باسی ڕابردوو نەکەین چی ڕوویداوە لە ڕابردوو لەو بوارەوە زۆر قسەمان کرد پێم وایە بەڵام هێشتا کۆمەڵە حەدەسەیەکە لە ڕابردوودا ڕوویداوە کۆمەڵە حەدەسەیە لە ڕابردوودا ڕوویداوە هێشتا زیندون هێشتا کۆمەڵگەی کوردیان گرفتار کردووە بە تایبەتی پرسی پاخستنی پارلەمان چۆن دەبێت باسی دەمەوێت ئەو ڕێت لێ بگەم پرسیارە نەکەی وەڵامی ئەوت بمەوە ئەوی شەوەیە کاتی هەڵین باسی ڕابردوو نەکرێ پێم وایە هەموو حزبەکان هەموو تاکەکان هەموو ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان تێگەیشتون
کە گۆڕان ڕای چییە، کۆمەڵ ڕای چییە، یەکێتی ڕای چییە، یەکگرت و ڕای چییە، پارتی ڕای چییە. من ئەڵێم بۆی وەختی خۆمان بۆ ینی کەس گومانی ئەوەی نەبێ کە ئەم لایەنانە ڕای خۆیان دەگۆڕن یان مەسەلەن گۆڕانکاریە لە ڕاو سەرنجیانە دەبێت تا دۆخەکەوا بێ هەمومان ڕاکانمان ڕوونە. جا باوە یەکترمان دوو نەکەین واتە کە ئەڵێم باباسی نەکەین معنایەوە نییە کۆمەڵ لە تێڕوانینی خۆی لە هەڵوێستی خۆی لە پەقسنی پەرلەمان پاشگەز بووتەوە نا هەمومان دەڵێن دەبێ ئەم چەقبەستوە سیاسیە نەهێڵین فەرمون باس لەوە بکەین چۆن نەهێڵین. زۆر چاکە. فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێشنیار و پرۆژەیەشیان پێبوو هاتن بۆ لای ئێوەش لە مەکتەبی سیاسی وە پرۆژەکەشتان وەرگرت هەڵبوت پرۆژەکەتان خوێندێتەوە تا ئێرە پرۆژەکە چۆن دەبینن؟ ئێمە دەستخۆشیمان لێکردن کە دڵسۆزیان نواندووە پرۆژەیەکیان هەیە هاتوونە بۆ لایەنە سیاسەکان ئێمە هەڵوێستی خۆمان لەسەر پەقسنی پەرلەمان خستۆتە ڕوو پێداگیری ئێمە لەسەر کاراکردنەوەی پەرلەمانە بەو دەستە سەرۆکایەتەی کە هەیە. من ناتوانم وەکو لایەنێکی سیاسی یەکسەر تەییدی دەستپێشخەریەکی فیدراسیۆنی ڕێکخراوەکان بکەم کە ئەم سەرۆکی پەرلەمانە نەمێنێ. بۆ نەمێنێ؟ ئێمە کاتێک کە گەمەی دیموکراسی دەکەین ئاسایی لە گەمەی دیموکراسیە گەنجێکی نوێ بێتە مەیدان و تەنها پۆستە سەرۆکایەتیەکانی ئەم هەرێمە ئێمە لە چەندە موچاوێکە نەخولێتەوە. لەبەرەوە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان هەرگیز یەکسەر پشتگیری بۆ چوونێک نابین لەبەرەوەی گەنجێک هاتوۆتە پۆستێکی سەرۆکایەتی یەکسەر لا ببرێ کاتێک کە گوناحەکانی شایان بەو سزایە نەبن. دواتر دکتۆر یوسف نوێنەڕاتی لایەنێکی سیاسی دەکا دوابڕیار بۆ ئەوانە هەر گۆڕانکاریەک دەکەن هەر مرۆڤێک لەو دەست پێشکەری دەنوێنن. بەڵام ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر پرسی پەخستنی پەرلەمانی کوردستان ڕامان دیارە بۆ چوونمان دیارە بەڵام هەموو دەست پێشخەریەکیش بەڕێزەوە وەردەگرین و پەرۆشین کە فەرمون بە بارودۆخەکە چاک بکەینەوە بەڵام دواتر دەست پێشخەریەک پەیوەست بێ بە کەسێکی لایەنێکەوە دەبێت ئەو لایەنە بۆ خۆی تەبەنی ئەو ڕایە بکە پێمان وایە گۆڕان دوجار بڕیارەدا بەڵام ئێمە حقیقەتەن ناتوانین یەکسەر تەییدی ئەوە بکەین کە فەعڵەن با دکتۆر یوسف بچێتە ماڵەوە یانێکێکی کەبێ و نەخێر ئەو بڕیارە ئێمە لای ئێمە بابەتەکە بابەتیە مەوزوعیە پەرلەمانی کوردستان پەخراوە دەبێت کاراکرێتەوە بە دەستە سەرۆکایەتەکەی پێشووەوە دوایی دابنشین قسەی نوێ هەبێ بیکەین باز لە پەرلەمان بکەین باز لە حکوومەت بکەین باز لە دەستور بکەین باز لە ڕیفراندۆم بکەین فەرموو با ئەوە بکەین وە دواتجار کاک شۆڕش ئێمە لە وڵاتەیە بووین هەرێکەمان کەم هەیە زۆر لە کاری سیاسیە هەبووین و ئەزمونمانەیە و قسەی سەرکردەکانمان بیستوە پێشتر ئەم توێتی بە عومرەوە نابێ و ئەو توێتی بخەیاڵشتی وا ببێ و ئەو توێتی گەمە بە ئاگر دەکرێگەر وا بێ و دواتریش هەموو شتەکان پێچەوانە بووەتەوە و بینیمانە واقعاتوەتە ئاراوە و مامەڵە لەگەڵ ئەویا کراوە دووریش نییە تەماشای تورکیا بکە تورکیا فەرموو بەخۆی ئاچێتەوە و نزیک بوون رووسیا و تورکیا شەڕ بکەن ئەو تا یەکەم فڕۆکەی گەشتیارانی رووسیا گەیشتە تورکیا بە مانگی هەموو شتێ خەریکە کۆتایی دەبێ وە نییە لەگەڵ ئیسرائیلە لەگەڵ تەماشاکەی دوو وڵاتی زلهێز لە ناوچەکەیە بە ماوەیەکی کەم وەزیان ئاسایی دەکەنەوە چەق بەستوی سیاسی ئەتوێننەوە بەڵام ئێمە لە هەرێمێکی بچووکی 4-5 میلیۆنیە گیرمان خواردووە بە سەرەوەی کە دەبێ بڕیار وادرا و نابێ پاشگەز بینەوە و نابێ فڵان کەس ببێ و نابێ فیسار کەس ببێ و ئەم نابێ خەڵک بۆیە دەنگی بەم لایەنە سیاسیانە داوە کە خاوەن مووقف بن خاوەن هەڵوێست بن بە هەمومان چاو لە دەور و پشمان بکەین چاو لەوە بکەین بۆ توانی وڵاتێک وەکو تورکیا کێشە سیاسەکان لەگەڵ چەند وڵاتێکە بە هەفتەیە 2 هەفتە چاک بکە بۆ ئێمە ینی نەتوانین کێشەی خۆمان چارەسەر بکەین فەرمونون
هەنگاو ئەگەر گۆڕان دەست پێشخەری دەکا وەکو ڕێکخراوەکان داوایان کردووە ئێمە دەستخۆشیان لێ دەکەین فەرموو بیکەن بەڵام بۆ ئێمە نییە بۆ نمونە ئێستا ئێمە سکرتێری پەرلەمانمان هەیە ئەگەر قسەیەک لەو پۆستە بێ حەق نییە لایەنێکی تر یەکسەر مەسەڵەن ئەو بکە مەسەڵەن عەقڵیەتەی کە کەسی نوێی قبوڵ نییە لەو سەرۆکایەتیانە ئەوە دەبێت بەسەر بچێ ئەگەر گەمەی سیاسیەکەین ئەگەر ئەگەڕێنەوە بۆ سونوقی هەڵبژاردن ڕازین بە نەتایجی هەڵبژاردن ئەگەر ناگەڕێنەوە بۆ حکمی جاران حکمی هێز و قووەت ئەو تا لە بەرامبرە کاتێک کە پارتی پێداگیری لەسەر ئەوەی خۆیەکە یەکێتی گۆڕان ناچارن بیر لە ئیتفاقی بکەنەوە و بیر لە تەتووری ئیتفاقیەکان بکەنەوە بۆ ئەوەی وەکو خۆیانیان بەڵەنسی هێز بهێننە ئاراوە ئەمێت دەکەم ئێمە نەگەڕێنەوە بۆ نەوەتەکان ئەمێت دەکەم ئێستەیش فەرمونون دەست پێشخارەکان کاریان لەسەر بکرێ و گەڵاڵە بکرێ و کۆمەڵ ئیسلامی لەو ڕۆوە هاوکار دەبێ منونەت دەنوێنێ بۆی بگەین بە نەتیجەیەک بەڵام هیچ نەبێ کە هیچ نەبێ وەزعەکەەوە خۆی بێ ئێمەش هەڵوێستەکانمان وەکو خۆیت زۆر چاکە بە شێوێکی گشتی خەڵک چاوەڕوان بوو لە دوای جەژن شتی تازە ببینێ و ئێستا فعلا خەڵک چاوەڕوانە تەوەقعی ئەوە دەکەی کە فعلا شتی تازە بێتە ئاراوە تەوەقعی دوو شت دەکرێ تەوەقع شتی نوێ شتی نوێ بەباری خراپە وەکو چی بنمونە مەسەڵەن ینی کەوەزی نێخۆی هەرێممان خراپ بوو هەموو ینی شتێک کە دڵی یەکمان پێخۆشەکەمان ها لە بەغایەکین ئێستاکە لە بەغاش یەکبوونی بەغامان نامێنێ چکە ینی وەگوڵی نەتایجی دەرەنجامی ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان یەخستنە یان ئێتلاف دروستکردنێکی فراکسیۆنەکانە لە بەغدا بەرامبەر بەوەش پارتی زۆر گرژە بێ واتە ئەو پێکەوەبوونەی بەغداش نامێنێ لە لایەکیکەوە ئەوشەوەیە ئەوەی کە باس کراوە و پێشنیارانەی و کە گۆڕان دەست بەشخەر بێ و مرونەتێ بنوێنێ و لە مقابلا پارتیش بە هەمان شێوەویش دەست پێشخەری هەبێ و مرونەتی هەبێ ئەمەش ئێمەش ئەڵێم بەشکوی شاڵامەیان ببێ و یان هیمەتی کەسانی تر لایانی دەرەوە ئەوانە بتوانرێ جوڵەیەک بە وەزعی سیاسی بدرێ ئەمەیە کە ئێمە دەیخوازین ئەوەی ترە کە لێی ئەترسین کە شوێ بەرە و پاش بڕۆین لە بەغداش تێک بچین بەڵام وە لە نێو خۆش تەڵەن کە سیراع بوو کاک شۆڕش ئیتر گەمەی مخابراتی دەست پێ دەکا ئیتر شانۆگەری و تەمسیلیات و شت بەرامبەر بێک دەست پێکا ئیتر وردە ڕۆینەوە بۆ دۆخی دوویدارایی و ئەوانە کە ئەمە شتێکی خراپە بەوەی کە لێرەدا هەر یەکێ بە پێی حەجمی خۆی بەرپرسیارە زۆر چاکە ئەگەری سێمیان ئەگەری دوو ئێدیارایی ئەگەری شواری دەپێم وایە ئەگەرێکە هەمووی بە ظاهری پێی ناخۆشە هەمووی بە ظاهری پێی ناخۆشە ینی هەمووی هەڵێن شتێکی خراپە و ئەوە بەڵام ئەگەرێکی واردە بۆ پارتی لەو ڕۆوە ئەڵێ جا باشە بۆ بێسەرێش شێ و سلێمانی و ئەمەی کە ینی خۆی دەنگێکی معارزە بێ لە سلێمانەوەیە زیاتر خۆمانەزانین سوقلی لایەنەکانی تر لە سلێمانیە وایە باش ئەڵێ جا من ئەم سەرێشەیە هەرواکە ناواکەن و ئاوە بەرەوەڕاستەکەی لە حاڵەتێکدا سەرێشە حاڵێکی تر کە پارتی ئەوەی بە سەرێشە زانی و ینی وەگوڵی تەوان بە خەڵکی خۆشی و کات بە ئاشکرا ئەڵێ وەکو چۆن زۆر بە ئاشکرای من لە بینی خراپ و خراپترە ئەوم هەڵبژات ئەو کات بەوەی شەڵێ ینی یان شەڕی نێوخۆیان دویدارەیەکەم هەڵبژارد و ئەوانە چکە ئەوان بەرەوەیان بردو اتفاقیان کرد و ڕێکەوتنیان کرد و لە بەغداوایان کرد و تەوان پاساو هەیە لە ئەمان کاتدا ئەمانیش ئەمان پێیان ناخۆشەوەی ئێمە لە نزیکۆیان بینی تەوان پارتیش پێنا ئەوەی کە نزیکەوە گوێت لێتی پێیان ناخۆشە بەڵام ئەمان شەکرد بە ملیانە هات زۆر کاگە محەممەد تەسەوڕ دەکەی بە دوو ئیدارەی بارودۆخەکە کۆتایی پێبێ یا بتوانین وەکو دوو دراوسێ باش بێکەوە بژین بە تایبەتی کە ئێمە تەجروبەمان هەیە لە دوای 93ەوە تا نزیک 2003 ئێمە چۆن بێکەوە ژیاوین
ئێمە لەگەڵ نامەرکەزیەتان لەگەڵ ئینانین بەڕاستی ئەمە لەگەڵەوەین کەوا پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەو هەرێمەی کە بتوانین پێکەوە تەباو برابین و ڕیفراندۆم بکەین و خۆڕێخەینەوە و لە دەرەوە و کار بکەین بۆ ئەوەی بتوانین ئەگەر هەلو مەرجەکە ڕەخساو بێ لە ڕووی نێو خۆ و دەرەوە و دەوڵەتی سەر بە خۆمان هەبێ و هەموو تاکی کورد ئەمە ئاواتێتی بە عەمەلی کاری بۆ بکەین ئەمە ئەو کات ئێمە هەموو پارێزگایەک حەقەتەن نامەرکەزیەتی خۆی بدەینێ و وڵاتان کە پێشکەوتون ئەو وڵاتە پێشکەوتوانە هەمووی سیستەمی فیدرالی و نامەرکەزی ئەویان بۆ نێو خۆیان تەبە ناکردوم پێم وایە ئەو کات ئەوە ئەسلەم ترەوە ئەمما بیر لە دوی دارەی بکەینەوە دوی دارەی پێم وانییە ئێمە لە دوی دارەیە بتوانین تەواو برا و ڕێک و ئەوە بین جا دوی دارەی دەوڵەت نیت بڵێ من کۆن فیدرالیەک یان فیدرالیەک لە دوو هەرێم لە نێو یەک دەوڵەتا دروست دەکەم ئەمە جارێ هیچ نین کە هیچ نین مەترسیشمان لەسرە حەشتمان لەسرە ئەوەی جێ سەرنجە ئەوانەی لە هەولێر حکم دەکەن بیرۆکەی ئەوەی کە هەرێم بکەنەوە دوو ئیدارە لایەن ئاسانترە تاوەکو تەعامل بکەن لەگەڵ ئەوەی کە پارێزگاکان ببن بەلا مەرکەزی ئەمە بۆ ینی خۆی ینی ئێمە مەگەر باسی پێشووتر بکەین ینی خولی پێشووتر ئەنجومەنی پارێزگاکان لێرێش زۆر ینی زۆر وەک بڵێ پێخۆش حاڵبوونێک نەبووە بۆی کەەوە پارێزگاکان ئامادەیشتیدا هەیە هەبێت بەڵێ ئامادەیەک لێرە هەیە بە پێ ئیتفاقی تازەی کە لە بینی ئەو دوولایانەی شاکراوە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و دهۆک سفرە هەمومان دەزانین هیچ ئینیەک نییە هەولێر پێی خۆشە حکمی مرکزی هەبێ هەموو هەرێم هەولێر حاکم بێ هەولێر مەوەسم شارەکە نییە دەسەڵاتەکە بەڵێ حاکم بێ لەگەڵ فعلەن لەو بۆچوونی لا مرکزیەتوانەی دویش پاساوی خۆی هەیە پاساوی خۆی هەیە و هەندێک خەڵکی یاسایی هەیە و حتمما خۆتەزانێ حکمی مرکزیت و حکمی لا مرکزیت هەردووکی ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە ئەوەی تەمان دەست بەمی دەگرێ ئیجابیاتی ئەو دەڵێ و ئەویش و سلبیاتی ئەوی ترەڵێ وانە حتمما دیارە هەولێر ئیجابیاتی حکمی مرکزی لا پەسەندە و سلبیاتی حکمی لا مرکزیشی حازرە بۆ ئەوەی بیدا بەدە سەر کەسێکەوە کە داوای دەکات زۆر چاکە ئەو گۆڕانکاریانەی کە چاوەڕوان دەکرێت لە دوای یان لەم ڕۆژانەدا یان لە ماوەیەشی کەمیتردا خەڵک بیان بینێ ئێوە لە کۆمەڵی ئیسلامی بۆیان ئامادەن یان چاوەڕوان دەکەن دیمەنەکانی ببینن ودا دواتر لافاوی ڕووداوەکان لەگەڵ خۆیان بتان بن نا ئێمە لەگەڵ هەموو لایەنەکە پێداگیری لەسەرەوە دەکەینەوە کە هەرێم بێکگرتوو بێ ئێمە بە هەموو شێوە دژی دوویدارەی ئەم قسەیشمان لای پارتی و لای یەکێتی و لای گۆڕان بە هەمان ئاست بە هەمان شێوە دەکەین بۆیە پێداگیری دەکەین لەسەر چارەسەرکردنی بارودۆخی هەرێمی کوردستان و ئەوانەی کەوا لە یەکگرتووی هەرێم زیاتریان دەوێت و چاوەڕوانی دەکەن دەبێت لە پێناوە باش بدەن دەست پێشخەری بکەن و مرۆنەت بنوێنن و پرۆژەیان هەبێ بۆ ئاسایکردنەوەی وەزعەکە بە پەلە ئەگەر نا هەر یەک لە ماڵی خۆی وردە وردە بەرەو دوویدارەیەمان دەباکەوە خواستی ئێمە نییە بۆیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەموو کۆڕ و کۆبنەوەیەکمانە کار لەسەرەوە دەکەین کەوە ئەنتی دوویدارەی و لەگەڵ دوویدارەیانی بەڵام بۆیە هەموو دەست پێشخەرێکیش بۆ چارەسەرکردنی وەزع و بارودۆخەکە کە حرمەتی دامەزراوەکانی هەرێمی کوردستانی تێدا پارێزراو بێ پەسەندە لامان و ئامادەین قسەی تێدا بکەین و ئامادەین کۆبنەوەی لە بارۆک بەڵام ئەم هەرێمە دەرگاکانی کراوان بەسەر هەموو ئەگەرێکدا کاک محەممەد ئێوە فعلەن وەکو ڕۆیا وەکو دنیابینی وەکو پرۆژە ئامادەن بەنمونە ئەم هەرێمە دابش بێتەوە بەسەر دوو ئیدارەدا ئەم هەرێمە چوزانم بەسەر شەڕی ناوە خۆدا ینی جارێشکە ینی بڕواتەوە ئەم هەرێمە بەرەو سەربەخۆی بڕوا
ینی خۆتان ئامادە کردو بۆ ئەمە گەرانە سینناریۆتان هەیە هەموو ئەگەرەکان تاوتوێتان هەموو کردووە ئەگەرەکان خۆمان بۆ ئامادە کردووە لە کاتی خۆیان ئێمە هەڵوێستی خۆمان تێڕوانی خۆمان بەرنامەی خۆمان دەخێنە ڕوو بەڵام ئێستا ئەوەی کە بیڵێن و حەقەتە و ناخمانە ئێمە کار بۆ ئەوە دەکەین کە هەرێمی کوردستان بە یەکگرتووی بمێنێتەوە بارودۆخەکە چاکترکەین و چاوەڕوان بین کە هەنگاو بەرەو ئایندەیەکی تر بنین بەڵام هەرێمێکی یەکگرتوو لەسەر بنەمای لامەرکەزێت بۆ پارێزگاکان بۆ قەزاکان بۆ ناحەکان نەک بۆ پارێزگاکان دەبێ ئێمە وەحدەی ئیداریەکانی تریش لە یاد نەکەین مافی خۆیان ئەوانیش ینی بە پێی تەڵان یاسا و ڕێسایەک کە دەڵێن لامەرکەزێت بۆ هەموو وەحدەی ئیداریەک لە هەرێمی کوردستان زۆر چاکە پرسیارێکی تر دەشێ ببن بە بەشێک لەو هاوپەیمانەتی و ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانیدا هەیە ڕێکەوتنامەی یەکێتی و گۆڕان خصوصیەتێکی یەکێتی و گۆڕانی پێوە دیارە واقع ناوەڕۆکەکەی خاڵی چاکن پێشتریش باسمان کردو و هەڵوێستی خۆمان لەبارەیەوە خستۆتە ڕوو ڕێکەوتنامەکە زیاتر ئەو خاڵانەی کە ئێستا هەیە ئەوەی کە هەیە بۆ یەکێتی و گۆڕان گونجاوترە پێکەوە بن ئەوانەی کە وەکو مەبادئ ئێمەش پێداگیریمان لەسەر کردووە پێمان وتون ئێمەش ئەوە هەم لە سێلایانی ئۆپۆزیسیۆن کە پاکێزمانە بووە و هەم لە پەرلەمانی کوردستان هەڵوێستی فراکسیۆنەکانمان و بەرنامەی فراکسیۆنەکانمان و پرۆژە یاساکانمان لەو ڕۆ لەگەڵەوە پشتگیر بووە و لە بەغدا ئەوانەمان هەموو وتووە ئێستا ئەمە هیچ بڕیارێکمان نییە بچینە ناوی و هیچ بڕیارێکیشمان نییە کە نەچینە ناوی گۆڕانکارە سیاسەکانی هەرێمی کوردستان دواتر وانە تۆ سە من پێتەڵم من دژی دوو ئیدارەیەم بە هەموو معنای کەلیمە دژی دوو ئیدارەیەم ئەگەر دوو ئیدارەیەکە بەرجەستە بوو وانە بەرجەستە بوو بوو بە واقع نەک ئێمە هەموو تاکێکی هەرێمی کوردستان هەموو حزبێکی سیاسی ئەو کات مامەڵەی لەگەڵ دەکات ئەمە بۆ حاڵەتە چەکداریش ڕاستە باشە تۆ تاکێکی حاڵەتێکی خەڵکی سلێمانی ئیدارەیەتەوە سلێمانی وانە بەڵێ خۆ ناکرێت کارێکی هەیە بە وەزارەتێک بە شوێنێک بڵێ وەڵامی من هەرەچم بۆ لێر لەبەرەوەی من لەگەڵ یەکگرتووی دارم و لەگەڵەوەی هەرێمێکی دارە بێ و تازە با تا بەیانی وا بڵێ واقعەکە دەبێت ڕوو لە سلێمانی زۆر ئەگەر واقع عشت فەرز بکە ئەمە بۆ حاڵەتە چەکداریەکەش ڕاستە ئێمە پرسیارێکە جارێ وەڵامەکەی چۆنە کاکەین ئێمە باسم بۆ کردی هەندێک کەس پێی وایە کە بنکە و بارەکەکانمان لێ درا ئەو کاتێمە وانە پێش پرسیارەکەت ئەجیندا و استراتیژەتی خۆمان پاس کردووە ئێمە وا کۆمەڵمان دروست کرد ئەو بە عیبارەتی خۆی کە مامۆساعلی باپیر جێوێکی ئاوا دروستکەین ئەم هێزانەرێکی بچێتەوە مەڵبندەکە کاری بانگەواز بکە کاری ڕێکخراوی بکە کاری چەماوەری بکە هەنیەوە ئەوە تێڕوانین ئێمە بووە کاتێکیش کە ڕژێمی دیکتاتۆر نەما سیاسەتی ئێمە دایم کەوتوانە پێشتر کاتی بزوتنەوەی یەکبوون کۆمەڵی ئیسلامی ئێمە دژمنێکمان هەیە کیمیابارانی کردوین ئەنفاری کردوین کە ئەوانە نەماون ئەو پاساوانە بەڵام ئەتۆ کاتە ئومێد دەکەن ناچار نەکرێن من ناڵێم ناچار دەکرێن ئومێد دەکەی نەگەڕێنە دواوە هەمومان ئومێد دەکەی نەگەڕێنە دواوە هەمومان بەرەو دوا بچینەوە گەنامە حزبێکی سیاسی و وەکو ئێستا کە سەرقاڵی کاری داعوین کاری بانگوازین گەشە زیاتر دەکەین و ئێمە بە چەکەڵگرتنمان هیچی کە ناخەینە سەر ساحەی کوردستان ونمە تۆڵی دویدارەیە بوو باش ئەگەر چەکمان لەگۆڕ لە دویدارەیە چی لە قەزێکا گۆڕێ وانە ئەتۆ هەر هەنگاوێک دەنێی دەبێ بزانین دەرئەنجامەکەی چی خزمەتێک دەکا خزمەت بە خۆت دەکا خزمەت تۆ پرسیار یەکەمدا ئێمە تا ئێستا 1600 ئەندامان زیاتر گیراون و ئازاد بوون لە پای چی لە بەرەوەی حزبێکی چەکدار بووین وانە بەتاکید
ئەو مووقع ئەوەی خواستووە ئەو واقع ئەوەی خواستووە بەس تۆ پرسیارم بۆکەی بۆ ئایندەیەکی تر نازانم ئەو ئایندەیە بارودۆخی هەرێمی کورد هەر ئەسڵەن بارودۆخی ناوچەکە چی لێ دێوانە زۆر چاکە بارودۆخی ناوچەکە یانەوە مثلەن مرێم ڕەجەوی کەس مەرحەبای ناکرد وانە کۆنگرەی بۆگرن کۆنگرەی بۆگرن و هەموو عەرەبیش پشگیری دەکا و تورکی فەیسەڵە چێوتانی تێدادا و تەماشای ئەو گۆڕانکاریانە بکە وایەنە تۆ بەشکەم دنیا هەمووی سەراو بن بوو سەراو بن بوو ینی دنیاتر هاتەکایەوە ئەوە ئەو کات هەموو حزبێکی سیاسی بڕیاری خۆی هەیە وانە سەرنی خۆیان دایم توان ئێمە بێت چەکین لە لیبیا چەکیان هەڵگرت چەکیان هەڵەگرت بەتاکید ئێستا گروپی چەکداریان نییە ئێستا چەکدارین لە لیبیا لە سووریا بە هەمان شێوە لە سووریا بە هەمان شێوە یانە لەبەرەوە ئەوە ئینێکی کرد بەڵام ئەم قسەیە دایمەن ئەی نووسن برادران و دەن بە ئەمریکیەکان و بەریتانیەکان ئەو تا فەرمون کۆمەڵەوە چێکە لەگرینەوە ئەمە توان ئەزانین ئێمە قسەمان لەگەڵ کردوون و ڕوونکردنەوەمان بوداون پێمان توانێت ئەوە دوو مشکلەتان لەگەڵ ئێمە هەیە مشکلەیەکیان مشکلە سەرەکیەکەتانەوە دائیم پێتان وایە ئێمە لەبەر راپۆرتیان پێداون چەکە لەگرینەوە ئەم جوابمان بۆ داونەتەوە ئەم جوابەی کە داومانەتەوە زۆر باشە چکە ئێمەش دەبێ حساباتی دۆلی بکەین وانە سواری بەنغازی لە عەمەلەی سیاسی لە حکومەتی شەرعی بەشدارن ئێستا وایەنە بەشدارن حەفتەر لادەرە دژی حکومەتەکەیە گوێت لێ تەنسیقی ئەمریکا و بەریتانی لە وەحدەی تەنسیق چییە؟ هاوکاری ناشەرعیەکانن دژ بە شەرعیەکان هەر لەبەرەوە ئیسلامین ڕاستە وانە ئێمەش نابێ خۆمان بخەینە مەڕمای هەدەف دەبێ وریابین لە تەسلیحاتمان لە بۆچوونمان و ناشتوانین شتێک بڵێن کە واقع نەبێ ئەو واقعی کە هەرێمی کوردستانی ئێستا تێدایە ئەو واقعی پشت ئەستور دەکا کە کاری سیاسی بکەین کاری ڕێکخراو بکەین کاری بانگەواز بکەین لە نێو ملەتی خۆمانە و خاوەن مووقف بین و ئەخلاق بڕێک بگەڕێنەوە بۆ سیاست کۆمەڵی ئیسلامی ئێستا بەوە خۆشەویست بووە کە فعلەنەوەی لە ناخەیاتی لەسەر زارێتی و داکۆکی لە مافی هاوڵاتیانی کوردستان دەکا و لە پێناوە باششی داوە زۆر چاکە دواتەوە کە دەمەوێت قسەی لەسەر بکەم قسەکردن لەسەر سروشتی پەیوەندی نێوان ئێوە و پەیوەندیەک ئەگەر هەبێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان سروشتی پەیوەندی ئێوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا چۆنە؟ پەیوەندیمان ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە پەیوەندیەکی باش نییە پەیوەندی ئێمە لەگەڵ پارتی ئێستا ئەو پەیوەندی نیە لەگەڵ یەکێتیەمان لەگەڵ گۆڕانەمان لەگەڵ یەکگرتووەمانە لەگەڵ سۆشیالیستەمان لەگەڵ هەر تاکێک لەو لایەنانەی کە هەیە لە گۆڕەپانی سیاسی ئەو پێشمای پارتی بۆ خۆی گەیاندوێتی ئەوە چونکە پارتی وەکو حزب جیایە پارتی وەکو سەرۆکایەتی هەرێم پارتی وەکو سەرۆکایەتی حکوومەت وەکو سەرۆکایەتی پەرلەمان وەکو موئەسەسەکانی تر پێمان وا بوو دەبوو ئێستێشی لەگەڵ بێ ئێمە دەخوازین وەکو پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکانمان پەیوەندی وابێ کە بتوانین پێشنیار بۆ یەک بکەین بتوانین پێکەوە خزمەت بە هەرێمی کوردستان بگرین و ئێمە و تەبیعەتەمانەیە ئامۆژیاری خۆمان چۆن بۆ تاکەکەین ئەوەی پێمان باش بێ ئەوەی دڵسۆزی بێ بۆ حزبە سیاسەکانیش ئەڵێن لە کۆبنەوەکانە وا بکەن باشە وا بکەن باشە وا بکەن باشە کەوا ئەم وا بکەن باشانە و ئەوانیش لەوانیش وەرەگرین لەوانیش قسە وەردەگرین چی بۆ ئێمە باشە وەری دەگرین ئەو دەرگایە دانەخرایە باش بوو و پەیوەندیمان لە ئاستێک وە بتوانین جاروایە گرفتی ئەمنی و شتێتە پێش هەر هەیە جۆرێ لە قسەکردن و ئەوانە بەیە کۆی وەڵام لە ئاسیەوەدانێ بڵێ پەیوەندی کۆمەڵ و پارتی باشە زۆر چاکە هەست دەکرێن کە ئێوە ئیستیفزاز بکرێت لە پارتی دیموکراتی کوردستانەوە طبیعی من لێرە شتەکان بابەتی باز دەکەم وانە ئیستیفزاز کرابێتین بەمەی دوایی کە ینی وێڕایەوەی سەرەتاش کە حەفدان دامیان یەکسەر گرتین لە گەرمەی هەڵوێستەکانماندا دوای شەمووی ئازاد کرا ئێستش ئەوەی کە بە جۆرێکی ئیستیفزازی دەزانین
لەوەیە گرتنەکەمان زۆر لای استفزاز نەبێ چونکە ئەندام دەگیرە محامی بۆ دەگرین دەچین بەدەمێەوە وانە بەتاکیت احترافێکی خراپی لەسەر کراوە بۆمان ڕوون دەبێتەوە بەرچاو ڕوون دەبین بەڵام ئەو مۆقفەی کە لە بەیاننامەی ئاسایشی هەولێرە هەیە بەستنەوەی کۆمەڵ ناوێنانی کۆمەڵ ناوێنانی ئەو تا ئێستا ئاسایشی ئێرە ئەو کەسێک کە تەقەی لە سەرکرداتی پارتی کرۆ دەستگیری کردووە نیە بەڵێ ناوی چۆنیە ناوە ناوی بە ڕەمزێ ناوە لە هەر ناوی سیانی سێ حرفی هەڵبژارد بوو پاشان ناڵێ ئەمە سەر بە هەمان لایەنە سەر بەو لایەنە نەمبیستووە وانە بەتاکیت ئەمە دام و دەستگای دەوڵەتی دەبێت ئاوا مامەڵە بکەن بەڵام جۆرێک لە استفزاز بەرامبەر کۆمەڵ تەشیرکردن بە ناوی کۆمەڵ ئیسلامی ئێمە ئەوە لامان پێم وا بوو شتێکی استفزازیە جا لەبەرەوەی ئێمە وەکو پێشتر باسمان کرد مؤسساتەکانمان دەوڵەتی نین حزبین تا ئێستا بۆیە ئەوەیش ئەو کارش دەکرێت لەسەر ئەو حزبە وەکو چۆن لێرە ئاسایش هەڵوێستێکی لەو جۆرە بنوێن ئێمە لەسەر یەکێتی یەخین بە ماڵ هەروەها لەوێش لەسەر پارتی دەکەینە بە بۆ چوونی ئێوە ئەم جۆرە ئیسفزازانە بۆ ئەوەیە کە کۆمەڵ لە هەولێر بخرێتە پەراوێزەوە یا چوزانم چالاشە سیاسەکانی ڕابژیرێ یا بۆ ئەوەیە کە بەجۆرە لە جۆرەکان بگەڕێتەوە بەلای پارتی بۆ کەمیانە ئەم جارێ ئەوەی کە ئینی سیاسی ڕاگیرەوەوان ئەوە خۆ پارتی جازەی بێمە نەدا کاکە جازەمان لە وزارەتی ناوخۆ چەند ساڵ کەوتبوو جازەی نەدا دەنگدەرانی هەرێمی کوردستانی جازیان بێمەدا کاتێ پیان وا بێمە نین بەڵام لە 2005 6 کورسیمان هێنا کە چوین مامۆستا محەممەدی مەلا قادر وتی سلمانتان هەن و تەواو ئەوانە ئەو کات ئێمە لە هەولێر بووین بە حزبێکی یاسایی و حزبێکە حسابی بۆ بکرێ حسابی بۆ بکرێت لەبەرەوە مە دەنگدەری جازەی پێداوین و ئیجازە لە هیچ بەڵێ شتێکی ڕۆتینیە تۆ لە وەزارەتی ناوخۆلەوانە ئەوە دەکرێت بەڵام ئەوە هەر جێ باسکردنیە قەدەغەکردنی کۆمەڵ و ئەو شتان نازانم خۆ ئەمانە زای چۆنە کاک شۆڕش خۆی دەبێ ڕووداوێک ڕوویداوە نییە لەسەر کەناڵی ڕووداوە کەسێک گیراوە ئەو کەسە ناو دوو کەسی ئێمە هێناوە وانە دەبێت ئەمە خوێندنەوەی بۆ بکەی چکە من زاوتی تەحقیق نیم نە حاکمی تەحقیقم کە ئەم دوانە حەق نییە نەتایجی تەحقیق ڕاگەێنن بدرێ بە محکەمە تایبەت بابەتێک کە پەیوەست بێ بە ئەمنی نەتەوی وڵاتەکەتەوە کە لایەنێکی سیاسی بگرێتەوە کە لە پەرلەمانی کوردستانە هەیە لە حکومەتەکەتە کە تۆ سەرۆکایەتیەکەی هەیە پێم وایە ینی دەبێت سەرۆکی حکومەتەوە قبوڵ نەکا لە دەستگای وەکو دەستگای ئاسایش تەشیرکردن بە حزبێک کە سێ وەزیری لە حکومەتەکەی هەیە ئەو دەبێت سەرۆکی حکومەت قبوڵی نەکە ئەو لە سەر دەستگایەکی ئیعلامی لکێنراوە کە لەسەر سەرۆکی حکومەت ماڵە ئەویش هەر وایە وانە کۆمەڵ هەموو لە بەسات لەم قەزیا هەیە کە من پێم وایە سەرۆکی حکومەت پێش هەموو کەس دەبێتە دەنگ و زوو داوای شەفافێتی تەحقیق بکە داوای تەسریع لە تەحقیقا بکە و داوای ئەو کە حەقیقەتیەوە هەم پێم وایە ئەم قەزیە بۆ کۆتایی ناوێت دوو ئەندامی ئەمە دەربچێت چکە سیناریۆکان تەماشاکە تۆ خوێندنەوەیکی بۆکەی خوێندنەوەیکی بۆکەی فعلەن ئەم کوڕە ئیشەی کردبێ حەقدێکی لەگەڵ ئەو دوو کەسەی ئێمە هێو ناوی هێنابێ وانە ئەو کات خۆ تۆ ناتوانانی نەفرێکە گیرێ ناو خەڵکەێنێ یەکسەر ئاسایش تۆمەتبارکەی ئاسایش خۆی هێناوەتە مەوقعەکە ئێمە تۆمەتباریکەین بەوەی چکە تەشیری پێکردوین ناومانی نەهێنایە ئێمەشەم هەڵای ئەلامێمان دروست ناکرد وانە ئەو کات بە حەزبەوەی دوو کادرم گیراوە دوو کادرەکەشم ئاستی ئەندامی مەڵبەند و کارگەڕی مەڵبەندن بە پێیەوە هاتمە جواب هەیئەی دیفاعەوە چوومە ناو قەزێکە و سیاسی بۆیە سیاسی ئەمنی بۆیە ئەمنی لەگەڵی ئەچووم بەڵام بۆسێکی وا دروست کراوە ئەو وای لە من کردووە خوێندنەوەمە بێ کە ئەمە تەسیس کراوە بە سیاسی کراوە کە ئەمە ئەوە بوو ئەگەر نایەمە ئاساییە مەسەرەن یەکسەر هەندامێکمان گیراوەڵێن وەڵامە بە سیاسی کراوەوە ناڵێن بەس تەماشای فعلی بەرامبەرەکەمان دەکەین فعلەکە ئەوە بوو کە ئەو خوێندنەوانی بۆ دەکەین ئەگەر نا احتیمالە ئەم کوڕە تێک چووە ناوی خەڵکی بەدێنێ
ئیشەکەی کردووە وانە ئیشەکەی کردووە و ناوی کەسەکانی هێناوە وایەنە زۆر باشە با دو پرسیار لە بەڕێز بەڵام بۆ واکرا ئەوە شەر خوێندنەوەی تری بۆ دەکرێت بۆ ئەمە ئەگەر بڵێن ئەگەر گەمەیەک بوو بێ بەرامبەر بە کۆمەڵ بۆ واکراوە بۆی هەڵوێستی کۆمەڵ بۆ چیچی ئەوش کۆمەڵی خوێندنەوە زۆر چاکە دو پرسیار لە بەڕێزت دوجار لەمەیە من ئومێد دەکەم ئەم مەلەفە داخرێت ئەو چاوەڕوانیمانەیە کە دوای جەژن مادەکە گۆڕانکاری بەسرا بێت و ئەو برایانەمان یەکجاریان بە کەفالەت ئازاد کرێن و جۆری مامەڵەی و دام و دەستگامیانە لەگەڵمانە گۆڕانکاری بەسەردا بێت و ئەو قەوانە سووا 2700 کەست بگرن و هەر پێ و بفرۆشنەوە و مەسلەی تیرۆر و ئەوانە و کاتی خۆش ئێمە هەڵوێسمان نواندووە زانیومان و لەب دەرگایەوە بۆ ئێمە دێ لەبەرەوە حزبێکی ئیسلامین پاشخانی چەکداریمانەیە لەو ڕۆ بمان دێن لە قەزەی تیرۆر و ئەوانە و خەڵکی تریش لە ڕووی ترەوە بۆیەچێت زۆر چاکە دو پرسیاری من کە ڕەنگە پرسیاری خەڵکیشی زۆر بێ ئەوە بێ کە ئەگەر لە هەولێر کۆمەڵی ئیسلامی ڕوبەڕووی ئەم جۆری ئیستیفزازانە دەبێتەوە بۆچی لە حکوومەتەکەی ناکشێتەوە بە تایبەتی کە ئەم حکوومەتە بە قسەی ئەم خەڵکە بێ ئەوەندەی لە خزمەتی ئەجندای برادرانی هەولێرە بەڕەنگە لە خزمەتی ئەجندای تەنانەت کۆمەڵی ئیسلامی و چوزانم خەمی گشتیشدا نەبێت مانەوەمان لە حکوومەت و کشانەوەمان لە حکوومەت ڕەهەندێکی تایبەت نییە تەنها بە بابەتێکەوە و کاتێ بۆ نمونە ڕەهەندێک بێ پێوەست بێ بە تاکیەوە وەزیرانەوە یان ئەوانەی کە لە حکوومەتەکەی هەن ڕەهەندێکی دەرەکی هەیە بۆ کۆمەڵی ئیسلامی لە ڕووی دەرەوە لە ڕووی خزمەتکردنەوە لە ڕووی بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە لە ڕووی ئەوەی کەوا وەزعێکی سیاسی چەقبەستووە لە کوردستان بە هاتنە دەریبنەوە خەڵکی کوردستان بێئومێدترە بێ وانە و ئێمەش دەمانێت ئومێد بە خەڵک ببەخشین ئەوەش کە هەیە هەوڵدەین چاکیکەین نەبینە هۆکارێکە ئەو بێت و لە هەمان کاتدا لینکێکە بۆ کۆمەڵی ئیسلامی مانەوەم لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەر لەو دۆخێشا کە هەبووە تەماشاکە ئێمە لەگەڵ سەرۆکی حکوومەتیان لەگەڵ لە ڕێی وەزیرەکانمانەوە بۆ تایبەت وەزیری کوشتتوکاڵەوە ینی کۆمەڵێ کاتێک کە چینێک خواستیان هەیە بۆ نمونە ئێمە پتر لە 100 تەوقیعی کادر و ئەندامانمان پێگەیشت کە داوای بایکۆتی ڕووداو دەکەن وانە ئەو لە ڕوانگەی خۆیەوە وەکو چۆن مرکز و لا مرکزەکە بۆم باس کردی و ئێمەش لە ڕوانگەی خۆمان و ڕوانگەی دەرەکی و ڕوانگەی ناوخۆیی و ڕوانگەی کۆمەڵی ئیسلامی و ڕۆگاگەی یعنی کۆمەڵی ڕوانگەی تر و هەندی تر لێکە دەینەوە ئەو کار دەگەین بە بڕیار زۆر چاکە زۆر سپاس دەکەم بڕیاری ئێمە خوێندنەوەی ئێمە بۆ بڕیارەکان مەرج نییە وەکو کاک شۆڕش بێ وانە لەوەیە کاک شۆڕش ڕوویەکی ببینێ و ئێمە ڕووەکانی تریشی دەبینی زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاک محەممەد حەشیم کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بۆم دەرفەتە سپاس بۆ جەناب زۆر سپاس دەکەم دەستخۆش هەروەها سپاس بە ئێوەش ماڵتان ناوە